کێشاکەیم خوشکە هەموو کەس کرد بەڵام ئێستا چیان کردووە لە هۆڵندا هاتوون لە مەکتەبی ئاساییە پۆلێکیان جیا کردوتەوە بۆ خۆرە مناڵانە هەموو پرۆگرامی خۆیان هەموو شتێکی خۆیان جیایە وەکو ئۆتیسمەکە ئەمانش پرۆگرامی خۆیان جیایە تێکەڵاویش نابوو بە هیچ شێوەیە تێکەڵاوی مناڵیکیان ناکەن بەس ئەوەیە لە یەک مەکتەبان ئەمان تەدریسی خۆیان جیایە ئەوان تەدریسی خۆیان جیایە ئەمە ئەبێت بەس نەک مناڵێک هەڵگرێمە ئۆتیزمە دای بنی لە بینی 24 تەلەبەیە کە ئەحتیاجی پشتیوانی هەرزوو تێکەڵاوبوون گیان هەمومان حەزەکەین هەمومان حەزەکەین مناڵێک مەبەستەکەی توژوە مناڵێک مناڵی کاریدا بۆ چونکە مناڵ کەوتە مناڵ ئەبێت ڕەماتیە دیاریکارە لەلای بەڵام کە نەیتوانی ئەو ڕاکە مناڵەکە داوای پاسی لێکە پاسی باتەیە مناڵەکە پشتێکی لێکە ئەم کە نەیتوانی بیکات کە تەسەوڕەکەی من چوومە قاعەیەکەوە برای بەرز چوومە قاعەیەکەوە قاعەیەکی مەسرحی بوو داوت کراین دوو کچی تیا بوو ئۆتیزم بوون بەشداریان کردبوو لە شانۆگەرەکەیە مخرجەکەی کە ئیشەکەی ئەبربەڕێەوە کابراایکی زۆر زیرەک بوو طریقەیەکی هەبوو لە ئیشکردنە ئەو خەڵکەی کە دانیشت بوون و ئەو ممەسیلانی کە دەورەکانیان ئەبینی هەموو جارێک تێکەڵاوی یەکتریەکردن بەر لە ڕێگەی جۆرەیاریکردنێکەوە لە ڕێگەی تۆپێکی پێبوو ئەوی ئەم تۆپەکە هەڵەیە هەر کەسی ئەبێ شتێک بڵێ تۆ شتەکە چی و تۆ ئەمڕۆ ڕۆژی لە دایبوونی کچەکەمە هیوادارم ڕۆژێکی خۆشی بۆ بەرینە سەر هیوادارم مەڵی بۆ بکەینەوە بکەین تۆپەکە دەڵێەوە بۆ دەرێنەرەکە دەرێنکەڵێ دەتەسەوکەم کوڕێکی 50 ساڵیم لەگەڵا بوو ئەوەی کەو ڕۆژش باسم کرد هاتبوو لەگەڵما دانیشت بووین کابرا جوان باسیشی کرد بەزەم درەمتر چوە مێشکەوە تۆپەکە سوتفە بەرەم کرد هەنوو دەشتێ بڵێ هیچ تۆپکە ئەی باش ئەمە گەورەیەکە کە نەیتوانی چالاکیە بکە ئەی تۆ چون مناڵێک تێکڵاوەکەی کە وەرزشی پێەکەی کەشتی پێەکەی کە ولی سال بین ابوی اون نام هم پاداش شدیا هم تو خوشی زیادی باشاری بس بود متوقع فرمی على نالان خامل ليس جابك يعني ده شو جوازه من هذه جوازه مثلا انه برنامج هذا هم حاطط كمان لا مثلا نقرا مقطع عن اوتيزم يعني شد الدماغ يعني داونا بس او قلت نال يعني نال يعني داخل يقع ابن او كتاب عن بالكتاب تاعي او نال تو بس يمكن كذا شوي سلقه نالاني كان نال كان كم ياساي بال أمي أساي كل أساي من الكوكوان درس كان ولا شيء لا وين هذا ما وصل الشهادة زاد طبعا كان دول الشهادة زاد زي شيء بقول بس هناك كتو أمر باسي اشتياق كيلي مشروع بال من الرقي أمن على أوتيسمو كنا على كاين كو بشورك يو دسورك يو تحرمني شيء لا وين تحرم كم تدعي والله فرانك مش هذا جاني شغله ولا كان يجون إلى رفتار مصاباسي قل باسي جاز قلت مكان ويك أوسك ناس دقيقات ولا مش بقى لازم أبيت تهرب بعد أزين شيء بلا عزيز من يشتغل بيوم سيكونيا تمناك كم يكون هم ده باوجي حس أكان من على كيل كل كلام بس باوكا سرتيجان سرشيوانتنا وبقى من على كارت دوري 12 صال و13 صال تدمير كيقول شو كان بلو اشتكان زيادة بيقول هنالك اشتكان دولة كلها بيلاقيها وقنا شو معك لبرو مش بيوستي بويك لو أنت تصل كبلات كنيتواني توش تحتيم يجي كي توش كي تورتو رواية كي كتوشي كعبشي كي توشي نقوشي درونيشي كي يعني أمانة هم يتقي كلام ما مصاب كتاب بوتو ده من قطع بورونه كده عنده جاي مش شيء يعني رئيس الترام هو هم كثير شيء يعني بقى شيء نفع بسبب من الأرض أو من الأرض خام في ده شيء هاي بقى يعني هو زوج ولا من الأرض قط كل شيء ده ومن الأرض نبي شيء من الأرض نعم هوا من الأرض نبينا نبي است يعني كهرباء الخام في ده شيء هاي بقى يعني
يعني لازم من السيستم قال السيستم قال لي هو ويكفر اوكي ضرب هلا وزاره البلدوك كل برنامجي دارشتوا هو السيستم يتيك الله وكنا قال يا سيد كما حاولت انا السيستم بلا انك حاولت دباورك قمنا خوش باسي ما اوش باس كلام من براكني خوي ما مستحيل كان ما مستحيل مع المدينه لما تقول ترى باورك على كايسو باسم شتانا بوك لما لو كون مشغول كلوا اي منالك ما للايا نازاني تشي لي بكي باور ابي اي نازاني تشي لي بكي انتو باش شلون امنالكم كما عاون مدير قال ما مستكن نازاني تشي لي ايتم باش قال ما مستي خان كي دارش تايبتيش ما بودانا وقال نازاني تشي لي بيك علامه استفهامي قولا كم لدني او جمله ايو همو على نازاني تشي لي بكي والله موري شيء عن قلتوها يتر لوانية خصمي فلاني كسبت هاني أنا بقول لك هذا سيستم كواعد أو مناقشين ما مصاجين بقول هذا سباق يعني ما يشوي ما طالب مشاركة في بين لقوا كسي أسايا أزاي مشاركة كردن جاية بس معنوي جاية بس بقولنا للروزة شاف مثلا إسا خلق زورة إخان الروزة تكلاي من الطبيعية لا الروزة شيء كيا تكون يشرب تشكولة تلا بس تو ورا بعد تمن قولة التربية تو منالك داني لبولي ليني كابتدائية درسي ميجورة كده زانياري ورا كده لازم شيء ورا كده أما ورا كده أو ورا كده يعني تو تصور كي منالك اعتيادي فوت لكن منالك شو تسمع دابلي شو منالك أو ورا كده أمش تكانو كو ورا كده ورينا كده ورا لا بريك باب منالك شو تيسم بيخوين الدوا أزاني هم لا بركة كتاكيان كتوتو لسنا وتاك خواروا بس ديري آخرية تو شو كيتن أو لا ما وصل أواني كبوي ناتشي يعني زين شباب بعد الأوتيزم تيجي أوكي أوتيزم أولية إما وقت بزين برين نخير با لقمنا يعني هذا مش نخير جناح أنا بجاي كنو نخير كم كلماتنا تو كاتي استفادة بمنا الله أجينا وش كبار كاتي استفادة بمنا الله أجينا كتو تواني تمشي بوري خيتوا تو أو كاتي تواني أو منا وقت بازاریش شتی خوشی بکره چه او کمولتو چه تا دکانه کان پاریش باد و جلکه جو بجرو بیت دروا چه تو مال وانی خوی چش لیبنی خوش تکانی خوی کا استلیو او نظامه هي خانو هي 24 کسی لوش کلاتیا هي جا خانی واه 26 کسی تا هر کسی جوری خوی هي جوری میانی خوی هي جوری نسنی هي سروخانی جیزانه امانه توالتی خوان جاهه بلام امانه باش تما راهێنانەوەیەکی زۆر باش ڕاهێنانەوەیەکی زۆر وان لیاتوە هەیانە بەیانیان منهەجی بۆ دانراوە ئەچێ لە شوێنێک ئیژەکات یەتەوە ئەو بینایی کە دانیشتێ چێ لە ژوورەکەی خۆی نانەکەی خۆی دروستەکە و ئەی خوارد ئەچێتە دەرێ ڕاستە ئەکات ئەچێتە دەر شوێنێک حتا ئەچن زۆریان هەیە لە شوێنە گەشتەکان کە من دۆچین سپۆرتی تیاکەین ئەچێویش سپۆرتی تیاکە و من تۆیکە هیچ فەرقێکی نیە بۆ تۆ لای سپۆرتی خۆ دەکەن هیچ لێرە سپۆرتی خۆیەکە و ئەڕاتەوە جێگاکەی خۆی ئەمە شتێکی هەیە بەس ئەوە قورسە کە بڵێ مناڵێک دابنێ من قەت لە شتواناڵێ چۆنەشم بینیوە لەوێ مناڵێکی ئۆتیزم کە لە ساسڵ دەستنیشان کرابێت بە ئۆتیزم دایبنێ لە مەکتەبێکی ئاساییە لە بینی 20 تەلەبە 30 تەلەبەیە شتیوان باسیش ئاساییە کە لەوە زیاتر خەلەکە بۆ دەرکەوەکە گەڕێتەوە کە لە مەرحەلەی ئینکارە خزماتیشە ئینکارەکەن یعنی چۆن دەڵێ نقوڵی لەواکەن کە ئۆتیزمێتی دانی پیانانێن بۆ دڵخوا خۆشەکەن کە مناڵەکە ئاسایی و لەناو خەڵکی ئاساییە بێت زیاتر زەرەریشی پێگەینەوە زەرەری پێگەین فعلا یان چەند خانزانجی پێگەینی دا من زەرەری پێگەین من پێم وتم کابرایەک بوو بە دکتۆر کەیتر تەواو یعنی ممارسەی ئیشەکەی خۆی کە بە زووتی ناتوانم لەبەرەوەی کە من ئیشەکەم لەگەڵ خەڵکایە ئیشەکەم ئەبێ پرسیار لە نەخۆشکەم چیتە و چیت نییە یارمەتی منا خەڵک بن لەبەرەوە ناتوانم هل لەسەر ئەوە ئێستاش ئەو قسەی باوە لەناو ئێمەیە لە جاکەکانە لە مەکتەبەکانە کە مناڵ ئەوە پیاوەتی تایبەت هەرچیەک بێ نابێت دابڕێنرێ لە مناڵی ئاسایی چونکە لە بەرامبەر ئەوەیە حەز بە نەقسەکە بەڵام قسەکەی تۆش ڕاستە کە ئەبینێت توانەکانی لە ئاستی توانای مناڵی ئاساییان نیە وەکو ئەوان ناڕواتە پێشەوە وەکو ئەوان ناتوانێت مشارەکە بکەن ئیسان هەز بە نەقسە بێت
بەس باوترین نەزارێت لە لای ئێمە ئێستا لە بواری پەروەردگار حکوومەتی ئەوەیە کە نابێت مناڵی خاڵپیداویستی تایبەت هەر شتێک بێت هەر کێشێکی هەبێت نابێت تێکەڵ جا بکرێتەوە لە مناڵی ئاسایی بە هەموو بارێکە ئەبێت تێکەڵ زۆر باوە ئەزانچی شتەکە زۆر چاکە بەس تۆ کاتێک ئەوەی ئەو پرۆگرامی مناڵێکی ئەتیادی وەرێگرێت لە مەکتەبەکەیە توش بتوانی ئەو پرۆگرامە بۆ مناڵەکە بە شێوەکەی خۆی ئۆتیزمەکە بیگەێنی یعنی هیچ جیاد نەکردەوە یعنی تۆ هاتیت مناڵێکی ئەتیادی چۆن فێرەکەی قەیتانەکەی خۆی بەستێت مناڵێک لە ماڵ و فێریەکەی چۆن جلەکانی لەبەرکە مناڵێک فێرەکەی چۆن بچێتە سەر ئاو مناڵێک فێرەکەی چۆن دانی پشووە مناڵێک فێرەکەی کە چۆن جانتاکەی بکاتە شانی و بڕوا بۆ مەکتەب مناڵێک چۆن فێرەکەی چۆن لەگەڵ مناڵی کاریەکە ئەمە ئیشی تۆیشە کە مناڵێکی ئۆتیزم عینشتی بۆ بکەیت یعنی ئەوەی کە تۆ بۆ مناڵێکی ئاسایی ئەەکەی تۆش لەم سەترا بۆ مناڵە ناکەی ئەیکەی بە زیایشەوە بۆ چونکە تۆش ئەدەوێت ئەم مناڵە جای ناکەیت تۆ لەگەڵ مناڵە دۆ مناڵیش ئەو سبەینێ مناڵێکی کە چۆن ئەچێت بۆ بازار ئیشی خۆیەکە یەتەوە ئەڕوا دیاری ئەکات تۆش دوێ مژوار بێت بەڵام بەچی هەمووی بەم شکڵا ئەبێت تۆ هەموو شتەکانی بۆ دروست بکەیتەوە ئەنی ناتوانانی تۆ مناڵێک کە ئەم شتانە هەمووی ئاوا ئەچێتە مێشکی ئەوانێ تۆ بێنی دانیشی لە پۆلەکە وەڵایی نەک بەس دەنگی مامۆستاکە ئاجیەکە سرارەکەی کە لە دەری شۆڕای ئاجیەکات تەقەتەقی هەڵمدایانەکەش کە مناڵەکەی کات ئاجیەکای چێکش دێەوە لەوانێ باوێشکێک باعث ئاجیکە یعنی هەموو شتێکە چێتە مێشکی ئەو مناڵەوە خۆرەوە نیە مناڵە تۆ بڵێ داوناوەکە شتەکان وەکرێنە شتەکانی کەشی بۆ وەرەگرێت لەبەر هیچ ئیسیفادەیەکی ئەو مناڵە کەسێکی لەگەڵ ئاگرێتەوە ئەو شتانی کە باسی کرد مەسەن ماوەساتا هاوکارێک بێت یارمەتی وەسایلی بۆ پرسەکە ڕاستە مناڵەکە نازانێت لێ چێ بەس ئەم بەقەرەکەی مەچی مەخسنەسەری ڕێی فێرەکە ڕانەکانی فێرەکە شەقەکانی فێرەکە یعنی ئەبێ مساعیدێک هەبێت ئەمە هەدەفێکیان ئەوەیە کە مناڵ نابێت جاکرێتەوە هەدەفێکیش ئەوەیە نابێت مناڵێک لە ئازادی بۆی بۆ ڕاپەڕێنەوەی لە سەرچارە هەبێت بۆ ڕاپەڕێن هات هەمویان بێن بۆ ئێرە ئەڵێ بە هەر مناڵێک مناڵەکانی بچنە مەکتەبەکانی تەنیشت ماڵی قورئان لەگەڵ خوشکبراکانیان بەس بە مەرجێکێکیشی لەگەڵات باش نانە چەند کەس ئەم جۆرە مناڵانەی بینیوە لە مەکتەبی ئاساییە بێجگەرە دوانەوە سیانە و چوارە بینیوتانە تا ئێستا تەمەنی چەندە؟ من بینیومە خۆی سێ چوارێکی دایی بووە چوارێکی دایی بس هەرەوە بۆ بڵێن ئەو سیستەمە هەیە لە ئێمەکە کەوتن نییە تا خۆی سێ نان باسەوە دوو لەوە ئەو شتانی کە مناڵێکی ئاسایی لە پۆلەکەی کات ئەو شتانی مناڵێکی ئاسایی کە لە مەکتەبەکەی کات لە ساحەکەیە بە یەکگەشتنی مناڵەکان کاریەکەن لەگەڵەکە قساکەن و ڕاکەن و شەڕەکەن و پاڵ بێتەوەنێن ئەمەی کات پەیوەندی لەگەڵ ئیدارەیە هەیە لەگەڵ ئێجا چی بکاتە خۆی مناڵ نابوو تا خۆی شش لەگەڵ ناوچە خۆی حەوت دەرکرا ناو هەیە مناڵ هەیە دەرکە لە منداڵەکانی ئاساییە بۆ دەرکرا چونکە بۆ ئەوە ئەمزان گەباوەرە هەبێت وەرە هەڵەکان نەیتوانی چێتە هەشتەکە خراپتر دەکرێت چوارنەوەکە خراپتر دەکرێت خراپترنە هەرە مناڵەکە تەدریب بوو تا شەشێکی ماوە ئەمە یەکی هەبوو لەڕێ دەرکرا ئەزانکی بە ئەگەر ئەوەش نەبێت تۆژان ببووە ئەگەر ئەوەش نەبێ ئێستا من لە ئەمیزەکی لەمان بووە ئەمە لە سەردەرەکەی بەڵام لەگەڵ لە قاوقانەی مزیجا پەیوەندیمان هەبوو یعنی ساڵی 2011 حەبوو مناڵە و قاوقانەیە بۆ بەڵام نەخۆکەسە زۆربەی حاڵەتەکان سێ مناڵیان تێپەڕی بەڵام بۆ مامۆسامەش باسی کرد لەگەڵ مناڵی ماڵی خۆیە بێجگە مامۆسای ناو پۆل کە دەرزی خۆیەتەوە مامۆسای تایبەت لەگەڵ لێ دانیشتووە ئەمە سێ مناڵمان چۆ قاوقانەی کانەسەکانی تا پۆلیسی ناوەشیان بڕی بەڵام ئێگەر ئەوەش نەبێ بەدی چی تۆ باسی هۆڵنداکەی هیچ کێشێتی سەنتەری دەتەبەری 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵی تێپەڕان کە چۆ قاوقانە شوێنێکی دەبێت بەڵام لێرە ئەگەر لە مەکتەبە بەگیرێ بچێتە شو گەشتی جۆر لێ بوو لە چی گوتم لە هەمان مەکتەبە هیچ جۆر لێ بوو لە حوسێن گوتم دکتۆر ساڵی 79 بوو لە قاوقانی مزیجا 79 هەمان سیستەمەی تۆ بەڕێزە باسێکی جێبەجێ کراوە
قوتابخانەیەکی ئاساییە پۆلەکان هەمووی ناڵی ئاسایی یەک پۆل جیا کراوەتەوە ئازام عەدەدی حەرفە هەژدەم ناڵیتیا بۆ بەجێیشان بڵام بەڵام ئێستا سیستەمی تازە لە دوای 2004ەوە کە هاتووەتەوە سیستەمی دەمجێت بەس تو شەرف باکس با حقیقەت سەکەی ئەو سیستەمە تۆ بەڕاستی زانی کامێ ئەمەی ساڵ لە 2004 ئەمان ئێستا بۆ ئێستای کوردستان هیچ بەدیلێ دکتۆر تۆ جایگەیتەوە ئێمە بینایەکمان هەیە 4 ساڵە خەریکی نێشتا هەگەرەکەی تەواو با نەچینە زۆر کۆڵاییەوە سیستەمی